إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار و خاطرنا و جوانکانی و خاطر اسم عظمی خوی لم تنگانه و لم نخوشیه کشنده خوای گوره همولایکمان بپارێزە انشاءالله و دروی و دەرگای خێر بکاتەوە لە هەمولایەکمان بتوانین بە جوانی و بە باشی و بە چاکتر عیبادەتی خۆی بکەین ماڵەکانی خوامان بۆ بکاتەوە. اللهم ئامین و هەمولایەکمانش بپارێزێ لەم نەخۆشیە انشاءالله. ئازیزان و خۆشەویستان، حەز دەکەم لە ئەمڕۆدا لە وتاری جومعەدا بەڵام بەدڵێکی شکاوە چونکە ئێمە جومعەکان بە دیداری ئەم کۆمەڵگا مزگەوتەکان بەڕاستی دەکرێتەوە و هەموومان دڵخۆش دەبین چونکە جومعەیەکێکە لە هەرە شعائری ئیسلامە کە ئیسلام و موسڵمانان زۆر دڵیان پێی خۆشەوە و پێی خۆش دەبێ انشاءالله خوای گەورە دەرو لە هەمولایەکمان دەکاتەوە. ئازیزان و خۆشەویستان، لەم کات و ساتەدا خاڵێک هەبێ و گرنگ بێ ئێمە هەموومان پابند بیت پێوە لە ڕوانگەی شەریعی ئیسلامە و پیرۆزەوە، ئەوش ئەوەیە پشت بەستن بە خوای گەورە، چونکە ئەم نەخۆشیانە کە دێت هیچ شتێ ناتوانێت بەرامبەری بگرێت لە حەقت تا ئەگەر ڕاستیتەوێ هیچ شتێک سەر ئەو دەوڵەتانە بکە هەمووی دنیا ببینە چەنێ ئەم دەوڵەتانە چەنێ باری تەندروستیان بە قووەتە، بەڵام سێرەکەی هاواریان لێ هەڵەسێ و هەمویان دێنە سەر هەموو ڕاگەیاندنێ دەڵێن لەوێ نەتوانین فریای کەوینی ئیلا جگە خودا نەبێ، چونکە ئەگەر ئینسانی ئیماندار بە جوانی و بە چاکی پشتی بەخوا بەست ئەسبابی بەکاریان ناخوای گەورە لێی دوورەکاتەوە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمیێ ومن یتەوەکەل علی الله فهو حەسبه، هەر کەسێ پشت بەخوا بەسێ کافیە بەسێتی لە هەموو ناخۆشیە، لە هەموو تەنگانەیە، لە هەموو خراپیەک خوای گەورە دووری دەخاتەوە. بۆیە ئینسان ئەگەر هات و لە هەموو بە تایبەتی ئەو ناخۆشیانەی کە دێتە سەر مرۆڤ، چی نەخۆشی بێ غەیری نەخۆشیش بێ، هەموو بەڵاو موسیبەتێ بێ، پشت بەخوا بەستێ بە تەئکید خوای پەروەردگار دێتە هانایەوە. ئەلەیس الله بکافین عەبدە، ئایا خواگیان بەس نییە کافی نییە بۆ ئیماندار؟ بڵێ بە تەئکید بەلایە، یا الله بە تەئکید وایە خوای پەروەردگار کافیە بۆ ئێمە ئەگەر ئێمە بەڕاستی پشتی پێ ببەستین. خوای گەورە لە هەموو میحنەتێ، لە هەموو خراپیە، لە هەموو هەیە، لە هەموو شەڕێک بە تەئکید دەرمانەکە. بۆیە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێناسەی تەوەکلمان بۆ ئەکاواتە پشت بەستن بەخوا، ئەفەرمێ هو عمل القلب وليس بقول اللسان ولا عمل الجوارح، واتە تەوەکل لەسەر خوا بە زبان نییە، هەر بێژین پشت بەخوا ئەبەستین بە کردار، بەڵکو لە چیایە؟ لە دڵایە. ئێستا ئەوانەی کە تەوەکلیان بە قووەتە سێ چەنێ ثابتن لەم کات و ساتەدا، ئەوانەیشی کە سێرەکەی ئیمانەکەیان لاوازە، تەوەکلەکەیان کەمە، سێرەکەی بچووکترین هەواڵ تاسیریان تێیاکە، بچووکترین هەوا سێرەکەی زاوڵی خەرکی ئەتەقێ، بەڵام ئەوەی کە ئیمانی سابتە و تەوەکلی لەسەر خوا بەستووە ئەزانێت تەئکیدە خوا هەموو شتێ بنێرێ بەویستی ئەوە، ئەگە ئەویستی لەسەر نەبێ بەخوا هەموو دنیا بیگرێ ئەو نایگرێ. بۆیە بێ ئینسان ئەم بیر و باوەڕ و عەقیدەی هەبێ، چونکە ئەگەر ئەمەی هەبوو بە تەئکید ناترسێ و ئەو کاتە هەر لە ترسا خەرکێ تووشی نەخۆشیەکە دێ. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێت المؤمن بین خەمس شەدائد، واتە ئیماندار ها لە بینی پێنج کە چیە شتی قورسدایە. یەکێکیان المؤمن یحسده، یەکەمیان ئینسانی ئیماندار سێرەکەی برای ئیمانداری لە هەندێک کارە حەسوودی پێدەبا، ئەمە خۆی لە خۆیان چییە؟ خۆی لە خۆیان کە ئەوەیە شتێک بارێکی قورسە، وەک پێغەمبەری نازدار ئەفەرمێ والمنافق یبغضه، منافق دایم سەعات ڕقی لە مسلمانانە، لە ئیماندارانە. ئەمجا فەرمێ والکافر یقتله، کافرش بەردەوام مسلمانە کوژێ و حەزەکە مسلمان لەناو بدا. والنفس تنازع، نفسش بەردەوام نفسەکەی سێرەکەی هەڵی ئەکێشێ، ئەم مرۆڤە هەڵەکێشە و بەرزی ئەکاتەوە بۆی دەری بخا بۆ خەڵک تووشی ڕیای بکە، خوا پەنامان بدا. والشەیطان یضله، وەشەیطانش دایم سەعات بەرەو ڕێگای گومڕایی ئەیبا. یعنی ئەمە هاین لە لەم مەسایبانە
ئەم مەسائیبانە کە ڕوومانتیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم حەدیثان پێنجەی داناوە. ئەگەر تەماشاشکەین مەسائیب بەسەری ئێمە نهاتۆ بەتەنیا، بەسەری ئێمە نهاتۆ بەتەنیا. مەسائیب لە پێغەمبەرانەوە بیگرە، لە باوکە ئادەم و پاشانش سێری ئیمامی سێر پێغەمبەری نوح عەلەیهی سەلام، پاشان سێری پێغەمبەر ئیبراهیم، ئیسماعیل، زەکەریا، یەحیا، هەتا ئەگاتە یوسف، موسا و ئەگاتە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. ئەوان لە ئێمە زیاتریان پێکراوە، لە ئێمە هیچ نەکراوە. لە پێناوی ئیسلامە ئێمە چی دەکەین؟ لەوەیە شتێک بێ زۆر کەم بێ، ئەوان بەشکەنجەی زیاترش دراون، نەخۆشی زۆر هاتۆتە سەریان و هەموو بە کوشتن، بە شەهیدکردن، بە ئاگرستاندن، بە دەربەدەرکردن هەمووی هاتۆتە ڕێگایان. بەڵام سێرەکەی لەگەڵ ئەوەشدا ئەمان کەچی بوونە، ئەمان سابت بوونە، یعنی خۆڕاگر بوون پێغەمبەران، قدوە بوونە بۆ هەموو ئومەتەکانیان. ئەگە تەماشاشکەین ابن قەیم هەر ئەوە فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە پاشەمە ئایەتەکە فەرمیێ ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير. واتە هەر شتێک، هەر مصیبەتێ بەڵایەک دێت کە لە سەویدا بێیان لە نەفسی خۆتان بێ، خودی مرۆڤ بێ، ئەوە ئیلا خوای گیان بەم مصیبەتە ئاگای لێەوەی هێنێ، ئەوش سەبەبی خۆکاری زۆر جار خۆتانن، خۆتان ئەبنە سەبەبی ئەوەی کە ئەم تاعونە بۆچی دائەبەزێ ئازیزان و خۆشەویستان؟ لەبەر ئەوەیە زۆر جار بە بەوەنەی خراپە و خراپەکاری خەڵکەوەیە. خوای گەورە نیشانی خۆیەدا. ئێستا مە گەورەترین بەڵگەیە بۆ ملحیدان، ئەوانەی کەوا ملحیدن، بێدینن، ئیمانیان بە قیامەت نییە، بە بەهەشت نییە، بە جەهەنەم نییە، بە خوا نییە. ئەوەڵێ ئەگەر خوا نییە نەعوذ بالله لە بەروی نابینرێ، بەهەشت نییە نەمان بینێ، دۆزەخ نەما. ئەی لێ ببرسە بڵێ زەحمەت نێ ڤایرۆسە کەس بینیوێتی؟ کەس نەیبینیان ڤایرۆس. ئەی باشە بۆ ترسی لێی؟ خۆ ڤایرۆس کەس نەیبینەوە، بە مەجەڕ و بە ئەجیزەش تێرێکەی نابینێ. ئەی باش ئەم خەڵکە بۆ هاتۆقیوەلی دەی کەواتە تۆش مەترسە بۆ خۆت پارێز مەکە، بزان چیت لێەکە. کەواتە ڤایرۆسی ئەوە بچووک بێ کە کەس نایبینەوە، هەمووشی ئیمانی پێێتی، بە مسلمان و غەیرە مسلمان. ئەی چی جا خودای گەورە جل جەلالو بەتاکید ئەمە ئیسپاتێکە بۆ هەموو دنیا کە خوا بوونی هەیە، بەهەشت بوونی هەیە، جەهەنەم. مانای ئەوە نییە شتێ بە چاو نەبینرێ، ئەیتر معنای ئەوە بێکە نییە. سلمانی فارسی عەبدوڵڵاهی بن سەلام ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەم دوو پیاوە بەڕێزە دوو سەحابیە لە بین یەکا گفتوگۆیەکیان کرد، وتیان هەر کاممان مردین دوعا بکەین با یەکێکەمان بێنە خەوی یەک، بۆ ئەوەی بزان ئاگامان لە یەکتری بێت. تەبعەن ئەمە قیسەیە لە ئەثەرە هاتووە، ئەڵێ یەکێکیان وفاتی کرد لە خەودا، ئەمەکەیتر هاتە ناڵێ کامنیان، بەڵام یەکێکیان هاتە خەوی لێی پرسی باشە تو لە بێژین لە حیاتی بەرزەخ ژیانت چۆنە کە ناو قەبرە هەتا ڕۆژی مەحشەرە؟ ئەوش ئەوەی فەرموو ئەبشیر وتەوەکل على الله، واتە موژدەت لێبێ و موژدەت پێ بدەم، تەوەکل پشت بەخوا ببێستە لەم شوێنەدا، قەزدی حیاتی بەرزەخ، لەم شوێنەدا هیچ کار و کردەوەیەکم نەدیە ئەوەنەی پشت بەستن بەخوا فریاد کەوێت لە ناو گۆڕە لە ساحەی مەحشەرە. یعنی هیچ کردەوەیەکم نەدیە ئەوەنەی پشت بەستن بەخوا خوای گەورە لە هەموو موسیبەت و مەحنەتێک دەتەکە. بەتاکید لە ناو قەبرا میحنەت هەیە، بەتاکید لە ڕۆژی مەحشەرە بەلێ بگەینە مەحشەر میحنەت هەیە. بۆیە ئەم سەحابیە فەرمووی ئەمە دەست بگرە، یعنی ئامۆژگاری ئەو دەکات دەست بگرە پشت بەستن بەخواوەوە. کەواتە ئەمە گەورەی تەوەکل و گەورەی پشت بەستن بەخوامان بۆ دەرەکە. ئەنواع ئیبتیلا هەیە بە سەبەبی دینە، بە سەبەبی دین، وەک پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحین و هەتا ئەمڕۆ هەتا لە کاتی ئێمە و پاشی ئێمەش دەڕوا، ئەوانەی بە سەبەبی دینەوە ئیبتیلا دەکرێن، ئەزیەت و ئەشکەنجە دەدرێن. هەزاران هەیە وەکەوەی هیندستان، وەکەوەی بۆرما، وەکەوەی وڵاتانی تر هەمووی لە پێناوی خوادا، لە پێناوی ئەم ئیسلامەدا سێرەکە ئەزیەت دەدرێن، وەکەوەی سین و هەموو شوێنەکانی تر. ئەوانە سەبەبی ئیبتیلای دینە. و ئیبتیلای چی؟ نەخۆشی دنیا، وەک ئەم نەخۆشیانە. ئەم دوانە هەیە، بەڵام ئەم دوانە ئێمە چی بکەین؟ چارەسەرەکە چییە؟ لەگەڵیا چی بکەین؟ یەکەمیان ئەسەبر، ئەبێ خۆڕاگر بین بەرامبەر ئەم نەخۆشیانە. دووەمیان ڕازی بین بە قەدەری خوا چی نووسیەوە دەبێ، وە ڕازیش بین، گلەی نەکەین، زۆر شکایەتی خۆمان لای خەڵک نەکەین. سێمیان و ئیبتیلات دەکا خواگیان لە سر، لە کاتی نێنی بینی خۆت و خوا. و چوارەمیان لە بینی ماڵ و مناڵە ئیبتیلا دەکا خواگیان.
و خاڵێکی ترشەوەی ابتلا دەکات بە نوقسانی بە فەقیری بە هەژاری لە قەوماوی خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بە یا ڕەبی خوای لە تەپاڕێم لە گوناحەکانمان خۆش بی یا ڕەبی خوای لە تەپاڕێمەوە ئەی پەروەردگارە یا ڕەبی ئەم نەخۆشیە لەسەر هەموو لایەکمان لا بدەی خوایە دەرگای خێر و بەرەکەت بکەیتەوە بۆمان یا ڕەبی خوایەوە چاکەوێ بۆ ئەم خەڵکە خوایە چاکی بۆ بکەوێ خراپەیە بێ یا ڕەبی خوای هیدایەتی دەی ئەگەر هیدایەتی شۆر ناگرێ خوای لە کۆڵی مسلمانانی بکەیتەوە آمین آمین والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ونيب. أما بعد ليرو دلين خواهي قورة درقاي خير و چاكو باشە بکاتەوە لە هەموو لایەکمان ئینسان بتوانێت پارێزی بۆ خۆی بکە خاڵێک گرنگە بە گوێرەی توانە بەڵام وەک خەڵکانێک نەبین زۆر زیاد ڕەویکەین مسلمانەکان ئینسان واجبە حەذەر بکە لە هەموو شتێکدا بەڵام بەداخەوە ئەمڕۆ خەڵکانێکن بەداخەوە هەندێک کەناڵ هەن بەداخەوە خەڵکیان بەڕاستی هەل لە پێسەی خۆیان تۆقاندووە دەست ئەوەی بۆ هەرچی ڤایرۆسە ڕوو ئیخبارەکەیتەوە ڤایرۆسە مەجالیسەکان بەڕاستی ئەمە زۆر کاریگەری هەیە لە دڵی هەموو کەسێکدا چونکە کابرا سێرەکەی ئەگە تووشی ڤایرۆسێکش نەبێت تووشی شەکەرە دێ تووشی زەخت تێ تووشی هەزار دەردەسەری تر تێ بۆ ئەم خەڵکەیەمەوا بتۆقێنین هەواڵی ناخۆش دەق بە دەقاواڵی ناخۆش بڵاو دەبێتەوە یعنی ئەمە چی خزمەتێکە بە خەڵک چی خزمەتێکەکە بە ئێمە ئەی بۆ هەواڵی خۆش بڵاو نەکەینەوە خەڵکان بدەین لەسەر ڕێنمایە جوانەکان شتە جوانەکان بەڵام بە ئەندازەی خۆی هەموو شتێک بە ئەندازەی خۆی ناکرێ ئێمە شتەکە لە قەبارەی خۆی دەربکەین ئەمەنە گەورەی بکەین و خەڵک هەمووی بتۆقێنین خەڵک هەمووی خەرکی زیڕاکا لە پێسەی خۆیان خەرکی ئەمرێ ئەی بۆ وابین نەخێر باوا نەبین و خەڵکێکش نەبین گاڵتەمان بە هەموو دنیا بێ و ئەبزانینی هیچ نییە و هیچ لە ئارانی ئەوش خراپە بەڵکو چی وەسەد بین لە بینی هەردیگە نە خەڵک زۆر بتۆقێنین نە خەڵکیش زۆر کەچی جوی پێ نەدەین ئەم دوانە نەبێ بەڵام لەبەردی لە بینی هەردیگا بێ دەست بگرینە ئەوەی کەوا پێمان دەوترێ چاک و باشە و حەکیمە و ڕاستە ئەمە بکەین و لەگەڵ ئەوەشدا پشت بەخوا بەستین هەر کەسێ نەبێتە وتە بێژێ هەر کەسێ فەیسبووکەکەی سێرەکەی لە ڕێگای کەناڵەکە و لە ڕێگای نەکە و کەشتی بووەتە ئەعلام هەرکی بۆ خۆی باسەکە بەڕاستی ئەمە خزمەتێ بە کەس ناکە خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم اغفر للمسلمين والمسلمات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات من أهل السنة والجمعة والجماعات وأقم الصلاة